ئەدەب و ئاکاری موسڵمان لەگەڵ خودای گەورە دیارە ئەگەر چاکە لەگەڵێکە کرا ئەوە ڕێز و ئەدەب بەرامبەر بە چاکارەکە دەنوێنرێت و پێویستیشە ڕێز و ئەدەبی بەرامبەر بنوێنرێت. بەڵام لە هەموو کەسێک بە شایستەتر و بە پێویستتر کە دەبێت ڕێز و ئەدەبی بەرامبەر بێنرێت خودایی بەخشندەیە کە چاکە و بەخشەکانی نایەتە ژماردن. هەروەکو چۆن لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا، واتە ئەگەر هەرچی چاکە و بەخشەکانی خودای گەورەیە بێن بیانژمێرین لە ژماردن دوایی نایە. ئەمەش بۆ دێتە دی کە بە تەواوەتی ملکەتی فەرمانەکانی خودابی و بە گەورەی دابنی لە هەموو کارەکانی ڕۆژانەتدا. جۆرانەی خودای گەورە بە جێبەجێکردنی یاسا و فەرمانەکان دەبێت و هەروەها بە دوورکەوتنەوەی لەو کارانەی قەقەدەغە و حەڕامی کردوون.